پێشتر داوام لێ کردکەوتی ئەم شوێنانە سقوتی کردووە وتم کاکە حەمە بە قسەی منەکەی وتی چیەڵێ وتم ئەوێ بەجێڵی و ییت مادەم هەر ئەوێ ماوە ئەوێش بەم شێوەیە و هێشتا تەقەتان لەسەرە پەلاماری ئێوەش ئەدرێت و ئێوەش بەتەواوەتی لەوێ لەوانەیە نەتوانن بڵێن بمێننەوە لێ باشتر وایە بە قسەی من بکەی کە بیتە خوارەوە وەرە هەرچۆنە بێ خۆت دەرکە وتی بە هیچ شێوەیە ناتوانم خۆم دەربکەم و ئەمەش نامەوێت نایشمەوێت بێمە بەردەمت یا بێمە بەردەمی هەر کەسێک قسە بکات و من سەر شۆڕ بکەمەوە ئەوانە ئەوە قبول ناکەم وتم کاکە بە قسەی من بکە بە ناوی منەوە هەر کەسێک کە قسەی کرد من ئەچمە ڕووی ئەڵم من پێم وتۆ وەرە من محاسەبە بکە نەک ئەو وتی بە هیچ شێوەیە ئەوە قبول ناکەم ئیتر من قسەی کەم لەگەڵ کردەوە تەکلیفم لێ کرد کە ئەوە جێبەجێ بکە بە یەکێ لەم جیهازانە من قسەم لەگەڵ کردووە و دوای جیهازیش وەکو تەلەفۆن نییە تۆ جۆ لە ئەو بێ ئەو گوێی لە تۆ بێ کە تۆ قساکەی ئەو گوێی لە تۆیە تۆ جۆت لە ئەو نییە کە من دەست هەڵەگرم قسەم نامێنێ ئیمجا ئەو قساکە یعنی بە نۆرە قساکەی کە ئەو من چاوەڕێی ئەخیر جار کە دوای ئەوەی تەکلیفم لێ کرد دوای ئەوەی وتی لێرە من ئێرە بەجێ نایڵم ئەبێ لێرە بم ئەوانە دوای ئەم قسانەی کە کردمان جارێک کە من تەکلیفم لێ کردەوە کە بە قسەم کا و کاریوانە کە هەرچۆنێ بێتە خوارەوە با بە حەچی مەسئولیەتەیە لەسەر شانی من بەس وەرە خوارەوە خۆی من لە یەک فەرماندەیی نەمابووین